زۆرێک لە چاودێر ماوەی نێوان هەڵبژاردنەکەی مانگی شەشی ڕابردوو هەڵبژاردنەکەی مانگی یازدەی ئەم ساڵ لە تورکیا بە قۆناغێکی جیاوازدا دەنێن لە ڕوانگەی ئەو وەرچەرخانە سیاسی و ئاسایشیانەی لە سیاسەتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی وڵاتەکە و پارتی داد و گەشەپێدانی فەرمانڕەوای تورکیادا هەبوون. ئێستاش پرسیار ئەوەیە ئایا ئاکەپە کە ئەردۆغان خۆی سەرۆکێتی دەتوانێت لەسەر هەمان ئەو سیاسەتانەی بەردەوام بێت؟ I think he will have to change. He will have to depolarize Turkey. Erdogan پێم وایە دەبێت سیاسەتەکانی بگۆڕێت، جیاوازیەکان لە کۆمەلگای تورکیادا نەهێڵێت. ئەردۆغان پێویستی بە سیستەمی سەرۆکایەتی هەیە و تەنها ڕێگەیەکیش بۆ دانانی ئەو سیستەمە ڕیفراندۆمە و لە ساڵ یان دوو ساڵی داهاتوودا ئەو ڕیفراندۆمە دەکرێت و دۆسیەکانی ئابووری و کورد و دیموکراتیزەکردن دەبنە فاکتەرەکانی ڕیفراندۆمەکە و هەر بۆیەش دەبێت سیاسەتەکانی خۆی بگۆڕێت. هەدەپە پارتی سربەکورد لە تورکیادا لەم دواترین هەڵبژاردنەدا 21 کورسی پەرلەمانی لەدەستداوە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکەی مانگی شەشدا کە 80 کورسی هەبوو. لەگەڵ ئەمەشدا هێشتاش دەگوترێت گرنگ بوو بۆ هەدەپە بتوانێت ڕێژەی پێویست تێبپەڕێنێت و ئامادەیی لە پەرلەمانی وڵاتەکەدا هەبێت وەک هێزێکی سیاسی. پێم وایە هەدەپە لە ڕۆژێکی قورسدا شەڕەکانی پەکەکە هەدەپە دەباتە بارودۆخێکی قورسەوە بەبێ هیچ گومانێک سەلاحەدین دیمرتاش کارێکی زۆر باشی کردووە کە بەردەوام خۆی لە پەکەکە دوور گرتووە و لە هەڵبژاردنەکەی مانگی شەشەوە هەموو پەیامەکانی خۆی ناردووە بۆ ڕای گشتی تورکیا. ئەمەش هەنگاوێکی گرنگە و باشیشە کە بەردەوام بێت لە قسەکردن لەگەڵنەوەی نوێدا. چەند ساڵێک لەمەوبەر پەیوەندی دیپلۆماسیەکانی تورکیا لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا لە ئاستێکی زۆر باشدا بووە، بەڵام دواتر لەسەر هەندێک لە دۆسیە هەرێمی و نێونەتەوەییەکان ئاڵۆزی و ساردی کەوتونەتە ئەم پەیوەندیانەوە. Turkey and America enjoy strong relations. We have had some differences. تورکیا و ئەمریکا پەیوەندێکی بەهێزیان هەیە، بەڵێ هەندێک جیاوازیمان هەیە یان هەمان بووە، بەڵێ ڕۆژگارێک هەبووە پەیوەندیەکان بەهێزتر بوون و هیوادارم ئەم هەڵبژاردنە پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا بباتە قۆناغێکی زۆر باشتر لەوەی کە لە ڕابردوویەکی نزیکدا هەبووە. ئەم ئەندامەی پێشووی کۆنگرێسی ئەمریکا دەڵێت ئێستا تورکیا و ئەمریکا دوژمنی هاوبەشیان هەیە و لێدان و لەناوبردنی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی لە بەرژەوەندی هەردوو وڵات و ئاسایشی جیهانیشە. For the United States, of course, and for most of the world at this point, the free world. بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە ڕاستیشدا بۆ زۆربەی وڵاتانی جیهان جیهانی ئازاد هاوپەیمانیەکانی ئەمریکا شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی گرنگی خۆی هەیە و ئەم شەڕەش بێگومان پێویستە سەر بکەوێت بە تایبەتیش لە عێراق و لە سووریادا و لە هەموو شوێنانەی کە ئەم ڕێکخراوە توندڕەوەی لێیە پێویستیشە تورکیا بەشدارێکی سەرەکی ئەم هەوڵانە بکات. ڕێکەوتنی ئەم دوایی نێوان واشنتۆن و ئەنکەرا لەسەر هاوکاری استراتیژی لەشکری نیشانەیەکی ئەرێنی بەرەو پێشچوونی پەیوەندیەکانە. زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان تەواوی ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی ڕۆژی 1 مانگی یازدە هەم چاوەڕوان نەکراو بووە و هەمیش جێی سەرسوڕمان بۆ هەموو لایەنەکانی بەشدار لەو هەڵبژاردنەدا بە تایبەتیش بۆ ئاکەپە لەو ڕوانگەیەوەی لە هەڵمەتەکانی هەڵبژاردندا ئەحمەد داوودۆغڵو سەرۆکوەزیر باسی لە بەدەستهێنانی ڕێژەی لە 45 دەکرد، بەڵام لە هەڵبژاردنەکەدا نزیکەی لە 50 دەنگەکانی بەدەست هێنا.